بسم الله والصلاة والسلام على رسول الله. سرەتا بەناوی خودای بەخشندە و میهرەبان. خۆشەویستان، لە زنجیرە ڤیدیۆیەکی فارماکۆلۆژی دەمانەوێت باسی ئەو دەرمانانە بکەین کەوا لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەمدا بەکاردێن. لە بابەتی ئەو ڕۆکەماندا باز لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم دەکەین، واروها ئینترۆدەکشنێکیش دەربارەی ئەم بابەتە دەخینە ڕوو، واروها کۆلینێرجیک ئەگۆنست. بابەتی ئەو ڕۆکەمان لەسەر کۆلینێرجیک دراگەکانە. کۆلینێرجیک ئەگۆنست زۆر جاربەیە هەندێک دکتۆرەکان لە لێکچەرەکەی خۆیان دەنووسن پاراسیمپاتۆمیمیتیک دراگ یاخود کۆلینۆمیمیتیک دراگ. پاراسیمپاتۆمیمیتیک دراگ واتە چی؟ یعنی میمیتیکە لە بۆ پاراسیمپەثاتیک، یعنی similar to the parasympathetic. باشە، یعنی وەکو هەمان ئیشی پاراسیمپەثاتیک دەکە. ئەجە لەوەی یەکەم جار بابەتەکەمان بەفکر بێتەوە بزانین باز دەچ دەکە، دێن یەکەم جار ئینترۆدەکشنەشی دەدەین لەسەر بابەتی نێرڤس سیستەم. نێرڤس سیستەم دابەش دەبێت لە بە دوو کۆمەڵەی سەرەکی: سنترال نێرڤس سیستەم ئەم پێرفرال نێرڤس سیستەم. سنترال نێرڤس سیستەمەکە دەبتە برین ئەند سپاینال کۆرد، مێشک و دڕکەپەتک، بەڵام پێرفرال نێرڤس سیستەم دەبتە دوو پاثوەی سەرەکی: سێنسەری پاثوەی ئەند مۆتۆر پاثوەی. سێنسەری پاثوەی لە هەستە وەرگرەکانەوە ڕاگەیەندنەکان وەردەگری و دەینێری لە بۆ سنترال نێرڤس سیستەم، واتە لە پێرفرال نێرڤس سیستەم و لە بۆ سنترال نێرڤس سیستەم دەڕوا. بەڵام مۆتۆر پاثوەی لە سنترال نێرڤس سیستەم و دەڕوا لە بۆ پێرفرال نێرڤس سیستەم، واتە لە بڕینەوە ئەمرەکە دەچێت لە بۆ ئەندامەکانی جەستە. لە مۆتۆر پاثوەی ئەمە دوو پاثوەی لەوێن دەریش دوو پاثوەی سەرەکیمان هەیە: سۆماتیک و هەروەها ئۆتۆنۆمیک. ئەوەی ئەمە زیاتر جەختی دەخینە سەر ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەمە. بەڵام با بین بزانی فەرقی سۆماتیک و ئۆتۆنۆمیک چییە. ئۆتۆنۆمیک یعنی بە ئۆتۆماتیکی کار دەکات، واتە ئینڤۆڵنتەریە، واتە مرۆڤ کۆنتڕۆڵی ناکە بە ویستی خۆی، وەکو بوونە لێدانی دڵت، ڕێژەی لێدانی دڵت، هەناسە وەرگرتن، ینی بۆ مرۆڤەکەیە نووسیە وەڵەو هەتا ڕادێک دەتوانی ڕابگیرێ، بەڵام 100% بەدەست مرۆڤەکە نیەگەنە بۆ نەگەر ئینسانێک بیوە هەناسی خۆی بە تەواوەتی ڕابگری، پاش خولەکێک دوو خولەک لەهۆش خۆی دەچی و هەناسەکە دەست پێ دەکاتەوە بە هەڵمژینی هەناسە و دانەوەی. بۆ نمونەمە هارد ڕێیتمان هەیە، باشە لێدانی دڵ، ئەوانە ئینڤۆڵنتەرینە، ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەمن. بەڵام سۆماتیکەکە ڤۆڵنتەریە، واتە لايك سکەلتەل مەسڵ، وەکو ماسوولکەکانی جەستاوانەی بە ویستی خۆمان دەیجولێن، وەکەوەی کەوا کەسێک دەستی خۆی برندەکە یاخود قاچەکانی یاخود هەر ئەندامێشتی. لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم دابەش دەبین لە بۆ دوو کۆمەڵی سەرەکی: سیمپەثاتیک لە هەروەها پاراسیمپەثاتیک. سیمپەثاتیک و پاراسیمپەثاتیک دائیمەن لە شەرتن، یعنی مرۆڤ دائیمەن یان لە حاڵەتی سیمپەثاتیکە یان پاراسیمپەثاتیک. سیمپەثاتیک فایت ئۆر فلای، یان شەڕکە یان بفرە، ینی هەرێ، باشە، دائیمەن لە حاڵەتە سترێساویەکان ڕوودەدا. بەڵام پاراسیمپەثاتیک حاڵەتی ڕێستە، ڕێست و دایجێشن، خواردن، هەرسکردن. ئێستا ئەمە زانیمان کەوا نێرڤس سیستەم لە چەند بەش پێکاتوە و هەروەها ئێمە جەخس دەکەینە سەر ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم. بابن هەر لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم، ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم بزانین ئەمە چەند جۆرە نیورۆترانسمیتەرمان هەیە. نیورۆترانسمیتەر چییە؟ لە سایناپس کاتێکەوە ئەمە باڵێن ئەوە دەمارە خانەیەک بێ، باشە، ئەوە ئەگزۆنەکەی بێ لێرۆکانەوە بچێتەوە بتەخانەچکە لێرکوانە، ئەو سایناپسە شتێک پێویستە دەربدرێ بۆ ئەوەی خانەکەی پاشە خۆی ئەکتیڤ بکە، هەتاوەکو دەمارە گوازەرۆکە ئەو فەرمانێکەوە هەیە بەناو ئەو دەمارانەدا بگوازرێتەوە. ئەوانە پێیان دەگوترێن نیورۆترانسمیتەر. ئەوجە بە شێوەیەکی گشتی ئەمە چەند نیورۆترانسمیتەرمان هەیە لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم. دوو جۆرە نیورۆترانسمیتەرمان هەیە: ئەسیتایل کۆلاین و هەروەها نۆر ئیپینفرین. ئەسیتایل کۆلاینمان هەیە لەگەر نۆر ئیپینفرین. ئێستا باز لە شوێنەکانیشان دەکەین، هەر یەک لەوانە. بەڵام بابین جارە بزانین ئەوانش لە بۆ چ ڕیسێپتەرێکی دەبن، واتە ئەوانە نیورۆترانسمیتەرن، بەڵام پێویستە بە ڕیسێپتەرێک بەسترێت بۆ ئەوەی بتوانی ئەکتیڤیتی خانەکەی پاشە خۆی بکە. ئەسیتایل کۆلینکەوە ئەو ڕۆکە زیاتر جەختەخینە سەر بە دوو جۆرە ڕیسێپتەرەوە دەبەسترێت، هەروەها نۆر ئیپینفرینیش ئەویش هەروەتر دوو ڕیسێپتەری هەیە. ئەسیتایل کۆلین بە ماسکارینیک ڕیسێپتەرەوە دەنووسێ، گچکترێکینەوە ماسکارینیک ریسپتەرەوە دەنووسێ و هەروەها بە نیکۆتینیک ریسپتەر. بەڵام نۆر ئیپینفرین بە ئەلفا و بێتا ریسپتەرەکان و دەنووسێ، ئەلفا 1 و ئەلفا 2، بێتا 1، بێتا 2، بێتا 3. باشە؟
ئێستا کە دێین تەماشایەکی سیمپەثاتیک و پارەسیمپەثاتیک دەکەین لێرەکانە. هەروەکو باسمان کرد ئەمە دوو سیستەمی سەرەکیمان هەیە، سیمپەثاتیک و هەروەها پارەسیمپەثاتیک. سا لەوانەیە بنێن ئەو هەموو هێڵە چییە یان ئەو هەموو دەمارە بۆچیەوە لێرکوانە بوونە لە کرۆنیال دەرچووە بەشێکی لە ساکرۆل دەرچوویان ئەوانە لە سۆراتیک و لەمبەر دەرچوونە. بەشی سیمپەثاتیک دائیمەن لە دڕکە پەتیکراوەکی ئەو دەمارە دێتە خوارێ، لەو دەمارە سەرەکیانە پێرفرال نێرڤس سیستەمانەی دێتە دەرێ، بەشەکانی سۆراتیک و لەمبەر لە T1ەوە دەست پێ دەکات هەتاوەکو L2 لەمبەری دووە. واروها پارەسیمپەثاتیک لە کرۆنیاڵەکان کرۆنیال نێرڤەکان باشە، واروها لە ساکرۆلش دێتە دەرێ لە S2 هەتا S4 ئەنتی S2 S3 S4. سیمپەثاتیک ئەگەر تەمەشای ئێرە بکەین ئەو خانە نا کەوا پێش ئێرەنە باشە، ئەوانە پێیان دەگوترێت لێرکوانە ئێرە پێی دەگوترێت گانگلیۆن. گانگلیۆن چییە؟ گانگلیۆن کۆمەرە سێڵبەدی نیورۆنێکێ باشە، ئەو هەموو عەفوەن ئەو هەموو نێرڤەی ئەمە هەیتمان باشە، سێڵبەدیەکەی ئەوەی ناوکەکەی تێدایە کۆمەڵک خڕ دەبنەوە لە مەنتیقەی نادەم لە پێرفرال نێرڤس سیستەمی پێی دەگوترێت گانگلیۆن. ئەوەی پێش ئێرە پێی دەگوترێت پری گانگلیۆنیک نیورۆن، پری گانگلیۆنیک، ئەوەی پاشی پێی دەگوترێت پۆست گانگلیۆنیک نیورۆن. بامێنەوە ڕشکەینەوە پری گانگلیۆنیک ئەم پۆست گانگلیۆنیک نیورۆن. ئەمە لێرکوانەدا ئەمە باسی ئەومان کرد لە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم ئەمە دوو نەوە نیورۆترانسمیتەرمان هەیە. هەر خانەیەک کەەوە ئەسیتایل کۆلین دەربدا پێی دەگوترێت کۆلینەرج، هەر ناوەکەشی لە خۆی هاتی ها ئەسیتایل عفوان ئەسیتایل کۆلین زەموەدەنووسێ کۆلین. ئەگەر ئەوەی بینین کۆلینێرجیک نیورۆن. واروها نۆر ئەدریناڵین یان نۆر ئیپینیفرین، بەڵام دایمبرین نۆر ئەدریناڵین ئەدرینێرجیک نیورۆن. واتە هەر خانەیەک ئەسیتایل کۆلین دەربدا پێی دەگوترێت کۆلینێرجیک، هەر خانەیەک نۆر ئیپینیفرین دەربدا یان نۆر ئەدریناڵین پێی دەگوترێت ئەدرینێرجیک نیورۆن. با تەماشای بکەین بزانین ئەمە پێویستە شوێنی ئەوان ئەو خانانە بزانین کەوا کۆلینێرجیکن کەوا ئەسیتایل کۆلین دەردەدەن، واروها شوێنی ئەو خانانەش بزانین کەوا نۆر ئەدریناڵین دەردەدەن. ئەگەر تەماشا بکەین ئۆڵ باشە، ئۆڵ پری گانگلیۆنیک نیورۆنەکان چیان پێی دەگوترێت پێیان دەگوترێت کۆلینێرجیک. هەستا ئەمە لێرکوانە ڕەنگەکەشم بە سۆر کردێ لۆی فکرێکی جوان بدەمە بەڕستان لۆی بە تەواتی بزانی لەگەر کامە دەمارمانە. ئەگەر سێری وانە بکەین هەمویان لەگەر ئەوانش واروها ئێرش ئەوانە هەمویان پری گانگلیۆنیکن، هیچ پری گانگلیۆنێکمان نییە ئەدرینێرجیک نیورۆن بی، هەمویان کۆلینێرجیکن، هەمویان ئەسیتایل کۆلین دەردەدەن. لە پاشەنجی پۆست گانگلیۆنمان هەیە. لە پۆست گانگلیۆنیک باشە، ئەگەر پۆست گانگلیۆنیکی پارەسیمپەثاتیک بی ئەویشان هەر کۆلینێرجیکە. بەڵام ئەگەر سیمپەثاتیک بی لێرکوانە ها پۆست گانگلیۆنی سیمپەثاتیک ئەدرینێرجیکە. ئەو هەموو قسەی کردمان لۆچە بەکەلێک دێ لۆی ئەمە بزانین ئەسیتایل کۆلین زیاتر بەرپرسە لە ئەو سیفەتانەی کەوا پێیان دەگوترێت پارەسیمپەثاتیک. واتە ئەسیتایل کۆلین دەبێتە هۆی ئەوەی ئەو مرۆڤە تووشی پارەسیمپەثاتیک بێ، وەلو لە سیمپەثاتیکیش ئیشی هەیە چکە ئۆڵ پری گانگلیۆنیکە، بەڵام ئەوەی دەکەوتە پۆست گانگلیۆنیکەکەی ئەمە زیاتر زەختی دەکەینەوە سەر لە بۆ دەرمانەکان. ئەگەر تەماشایەکی ئێرە بکەین بزانین شوێنی نیکۆتین ڕیسێپتەرەکان لە کوێن دەرەیە باشە. نیکۆتین ڕیسێپتەرەکان و مەسکارنیک ڕیسێپتەر ئەوانە کۆلینێرجیک ڕیسێپتەرن یاخود پێیان دەگوترێت کۆلینۆسێپتەر باشە، ئەسیتایل کۆلین وەردەگرن. ئەگەر تەماشای ئەو خاڵە مۆرانە بکەین بینێرە باشە، ئەو خاڵانی بەو شێوەی کردومە لێرکوانە هەر هەمویان نیکۆتینیک ڕیسێپتەرن، یعنی هەموو گانگلیۆنیکان ئەگەر تەماشایان بکەین هەر هەمووی نیکۆتینیک ڕیسێپتەرە. ئەوەشمان کار پێ دەبی دوایە. و هەروەها لە سۆماتیک ئەوەشان زۆر مهمە، ڕاستە ئەمە باسی ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم دەکەین، بەڵام لە سۆماتیکەکان کەوا ڤۆڵنتەریشن ئەوانش نیکۆتینیک ڕیسێپتەرن و هەروەها ئەوانش هان دەدرن بە ئەسیتایل کۆلین
ئەو قسێتان بەفکر بمنێت کەوە تاکە ئەکسپشنەکەەوە لێرکوانە ڕوودا لەو بابەتی لەچێبوون ئەسیتایل کۆڵین پاشەنجی ئەمە ئەدرینێرجیک ریسپتەرەکانمان هەیە دائیمەن ئەدرینێرجیک ریسپتەرەکان لە پاش لە دوای ئەدرینێرجیک نیورۆنەکان دێ باشە دەمارەکان دێ ئەگەر ئەوانە تەمەشا بکەین هەموو لێرەکانە کەسکرایە ئەوانە ئەلفا و بێتا ریسپتەرەکانە و هەروە ئەو ڕەشانی کەوا کراشن ئەوانە هەر هەمویان چنە مەسکارنیک ریسپتەرن مەسکارنیک ریسپتەر زۆر گرنگە لە بۆ بابەتی ئەو ڕۆمان لە بۆ بابەتی پاراسیمپەتاتیک ئەگە بین لێرکوانش تەمەشاکەین ئەمە ئۆتۆنۆمیک نەرڤس سیستەممان هەیە باشە ئەگە تەمەشای سۆماتیکەکەیکەین کەوا نۆ گانگلیایە ڕاست ئەسیتایل کۆلین دەردەدرێت لە بۆ نیکۆتینیک ریسپتەر لە بۆ سکێڵتەل مەسڵ باشە پێدەگوترێت نیورۆمەسکولۆر جەنکشن باشە ئەوە دەبێتە هۆی ئەوەی ئەمە بە ڤۆڵەنتەری جسمی خۆمان بجوولین سکێڵتەل مەسڵەکان بجوولێن ئۆڵ پریگانگلیۆنیک پێیان دەگوترێت کۆلینێرجیک باشە ئەو پریگانگلیۆنیک نیورۆن کۆلینێرجکن لە بۆی هەر هەمیان ئەسیتایل کۆلینی دەردن و هەروەها پۆست گانگلیۆنیکی ئێرۆکانە ها پۆست گانگلیۆنیک نیورۆن پۆست گانگلیۆنیکی پاراسیمپەثاتیک ئەویشان هەر ئەسیتایل کۆلین دەردەدا بەڵام لە سیمپەثاتیک نۆر ئیپینیفرین دەردەدا یان نۆر ئەدرینال بەڵام نۆر ئیپینیفرین دەردەدا لە سیمپەثاتیک بەس یەک ئەکسپشنمان هەیە ئەویش چییە لە سکینی باشە لە سکین ئەمە سوێت گڵاندمان هەیە ئەو سوێت گڵاندانە سیمپەثاتیکن بەڵام بەهۆی با بڵێن ئەسیتایل کۆلینۆ ئەوانش هەر بەهۆی ئەسیتایل کۆلینۆ هان دەدرێن ئەو ڕسمانش هەر لە بۆ زیاتر تێگەیشتنیە ئەو ڕسمەش بە دیتێڵەکی زیاترە بەڵام هەر هەمان شتەوە لۆشم زیاکردینەوە چیان کۆلینێرجیکە چیان ئەدرینێرجیکە چیان نیکۆتینیکە مەسکارینێک یاخود ئەدرینێرجیک ریسپتەرەکان ئەو جارە دێنە سەر بەشەکەیکە لێرکوانڕا بابەتی ئەو ڕۆکەمان دەست پێ دەکە ئێستا ئینترۆدەکشنەکەماندا لەسەر و بابەتی ئۆتۆنۆم نێرڤس سیستەم دەبتە چەند بەش وەروە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەم کاری چییە وەروە ئەو بابرێن ئەسیتایل کۆلین و نۆر ئیپینیفرین چنە دێنی ئێرە کۆلینێرجیک سیستەم باشە چکە گەورەترکن